ئاڕاستەکان لەگەڵ محەممەد نووری. سڵاوی محەممەدنووریتان لێبێ. با بە گریمانە بڵین هەڵبژاردن دەکرێت لە هەرێمی کوردستان. کێ لە بەرامبەر بەرزانی خۆی کاندید دەکات؟ ئایا بەرزانی بێبەدیلە یان سەد بەدیلی هەیە وەکو ئەمیری کۆمەڵی ئیسلامی وتی؟ ئایا لەسەر پۆستەکەی سەرۆکی هەرێم چی ڕوودەدا؟ مەسەلەکە بە ئاسانی تێپەڕەبێت؟ ئێوەی هاوڵاتیان ترستان لەوە هەیە لەسەر پۆست شەڕ بەرۆکی ئەم هەرێمە بگرێتەوە؟ ئایا هەڵبژاردننی سەرۆک لە ناو خەڵکەوە پێویستە بۆ ئەم دۆخەی کوردستان وەک بەرپرسانی پارتی تەشیری لێ دەکەنەوە، یان دەبێت لە پەرلەمانەوە سەرۆک دیاری بکرێ و دەسەڵاتەکانی کەم بکرێنەوە وەک لە پرۆژەکەی گۆڕان داهاتووە و هەروەها یەکێتیش هەمان پرۆژەی هەیە. 28 چی ڕوودەدا لە کوردستان؟ کوردستان بێ سەرۆک دەبێ یان هەڵبژاردن دەکرێت یان ژێربەژێر هەموو لایەنەکان ڕێک دەکەون. ئایا چۆن ئەم ماوەیە تێدەپەڕێنین؟ بە سازان یان ڕێک ناکەون؟ بۆ ئەم پرسە میوانداری هەرێک لە بەڕێزان. هێمن کەریم سەرۆکی ڕێکخراوی فشار بۆ پرسە سیاسیەکان. سپاس کاگێ من. هەروەها سیروان گەردی سەرۆکی سەنتەری ئاسوودا بۆ ڕاپرسی سیاسی. سپاس کاک سیروان. پاش کاتژمێرێک ئێوە بڕیار بدەن بەشێک لە ڕاستی لای کامیانە. سەرەتا کاک سیروان ئێمە لای بەڕێزێ، ئایا لە کوردستاندا بەرزانی بێبەدیلە بۆیە بەم شێوەیە سوورن لەسەر وەرگرتنەوەی پۆستی سەرۆکاتی هەرێم؟ بگومان بەناوی خودای گەورە دەستەواژەی بەدیل ئەمڕۆ کە داهێنراوە لە هەرێمی کوردستان بۆ پرسی سەرۆکی هەرێمی کوردستان خۆی دەستەواژەیەکی هەڵەیە. ئێمە دەکرێت بڵێن سەرۆکی هەرێمی کوردستان لە ئێستادا چێ دەتوانانی شوێنگرەوەی بێ نەک بەدیلەکەی. بەدیل هەموو ئینسانێک بەدیلی هەیە، تەنانەت خوای گەورە 144,000 پێغەمبەری کردوتە بەدیلی یەکتر و لە هەمان کاتە. بەڵام لە ئێستادا لەو ئان و ساتەدا کە ئێمە تێداین بەدیلی سەرۆکی هەرێمی کوردستان نییە بۆ سەرۆکی هەرێم، واتە بەدیلی مەسعود بارزانی نییە بۆ سەرۆکی هەرێم. هۆکارەکەش ڕوون و ئاشکرایە بە یارمەتی بچکە من پێشتر پێم وتی کاک نووریم لەگەڵ چێکا دانانیشم پێی وابێ بەدیل نیە بۆ سەرۆکی هەرێم. کە دانانیش دەتوانانی بچی تۆ میوانی بەرنامەکەی تۆ میوانی بەرنامەی ئێمەی ئەزام تۆ میوانی بەرنامەی ئێمە باشە زۆر باشە. تۆ میوان لە شارێکە لە کەناڵێکە مەڵبەندی ڕۆشنبیریە هەچی خاوەنی فکری سیاسی و ڕۆشنبیری و ئەخلاقی ئینسانی لەم شارەوەیە لەم شارەوە بڵێ بەدیل نییە بۆ قوربانت بم کاکە وانە دەستەواژەکانە بەکاری دێنن زۆر باشە. تۆ میوانی بەرنامەی بەدیل دۆزمەڵە بەدیل زۆر باشە. تۆ بیدۆزەوە ئەمە چی بکەم لە جێگا کەوتووە نەخۆشە و ئێمە هیوای شفای بۆ دەخوازین بەیوەم ئەم بتوانی بە بەدیلی جەنابی بەدیلی هەیە جگە لە ئەو بەدیلە بەڵێ جەلال تاڵەبانی بەدیلە. ئەگەر نەبێت دکتۆر کەمال میراودەری کاندید ناکەن لە 2009 کەسان بەدەست نەکرد دکتۆر کەمال میراودەریتان بەدەست جای تو ئاوەکەکەم بەسەری خۆما و تەواو بۆ ئاوکە بکەسەری خۆیان تەواو لەبەرەوەی پێم وایە لە شارێک ئەوە بەدیل زۆرە هەر لە چایخانەکان لە چاخانەی شعب بەدیل هەیە بەدیلی کاک مەسعود هەیە لە چاخانەی مسکۆ هەیە لە زانکۆکان و شوێنە کادیمەکانی ئەم کوردستانە بەدیل زۆر زۆرە پێویست ناکانی چی بەدیل. دەزانی منطقی سیاسی ئەوەیە تۆ کاتێک بەدیلە من یەکم لەوانە ئاواتە خوازم پرۆسەی بازنەیەکەوە وەڵامت هەبێ بۆی ئاواتەکانە جارێ ئاواتەکانە دوای پرۆسەیەکی دیموکراسی لەو هەرێمە بەردەوام زۆر باشە. ئەوڵێ ئێستا خودی کامیێشێوان مستەفا خودی مامۆستا عەلی باپیر کە خۆی بەدیلی نییە بەڵام داوای سەد بەدیلی کاک مەسعود دەکە کاک سیارەکە ئەوەیە تۆڵەی بەدیلی نییە وەڵامت هەبێ بۆی بەدیلی هەیە وەڵام مایەوە تۆ لە شارێک ئاچی پیاوە سیاسیەکان و مفەکیرەکان لەم شارە لەدایکمەوە 2000 پێم وتی لە هەر شوێنەکە بگەڕێی هەل لە ناو بازار لە بەردەم مزگەوتی گەورەوە بڕۆرە بۆ زانکۆی سلێمانی وەرەوە بۆ شوێن ئەکادیمیەکانی ئەم شارە لە لێرەژنا لە شارە هەموو لە هەر چوار پارچە گوستان بەدیل زۆرە برام. ئێمە من پێشتر پێم وتی با لەسەر ئەم باز تۆ بۆ هەڵەسی بەرنامە بەجێڵی لە بەرامبەر کەسێکا کە ئەڵێ بەدیلی نییە لەبەرەوەی سەرۆکی ڕاپرسیەکە ئەوە خۆی دوتی ئەڵێ بەدیل هەیە تاو دانیشتن بەدیل هەیە تاوە تۆ خۆیتی بەدیلی هەیە 5 ملیۆن کورد بەدیلی سەرۆکی هەرێمی کوردستان. بەڵام بیرت نەچێ بۆ پۆستی سەرۆکی هەرێم سیفات و هەیبەت و ئەو ئاستی کە لە ئاسی نێودەوڵەتی مەسعود بارزانی هەیەی
کام هەیەیتیک پێم ناڵێت باش ئەو هەیبەتەی سەرۆکی هەرێم کە خودی ئەو وەزیرێکی ئێوەیە و کاک دەرباز کوڕی کا کۆسرەتە لەو سەردانی کە لە ئەمریکا لەگەر هاوشانی سەرۆکی هەرێمی کوردستان بووە چی ئەڵێ سەر کە بوتۆس دروستکەم تکایەتکەفەرتەناشکردن برادرینە چه فەرتەناژ پەلەمەکە باقسەکەی لە وڵاتێکان پایەکانی کۆمەلگای تاشی کوردی وردە وردە لە ڕژیانە و ئەڕوخێ ئاو نییە کارەبا نییە بانزین نییە هێلکە نییە ئەوانەی باهی زەید نییە چا نییە کورە هیچ شتێک نییە گلۆبە ڕەشەمان بڵێن ئۆبامای گەورە ئۆبامای بەکا قوبادی مامزلانی بچوک بڵێ ئەمە ئەو سەرۆکیش بەدیلی نییە ئەمە وەزنە ئەمە قافیە وەڵام من پێم وایە هەموو ئەزمانی کە دروست بوون هەموو ئەزمانی دەدروست بوون لە ژێر سایی بەڕێز کاک مەسعود بەرزانیە کەواتە ئەم قەیرانە ئەبێ ئەو چارەسەری کا و ئەگەر چارەسەریشی نەکا ئەبێتە زامنی ئەوەی سەرۆکیی پڕ قەینارم وە تەواوەتی خۆچی پێ لەوە زیاتر هیچ شتێک نییە پێم بڵێ چی هەیە موچەنی ئەوە وتم هیچ شتێک نییە کارەبانیە پێم بڵێ هیچ سەرۆکی بەدیلی نییە چۆن پەیوەندی بە سەرۆکی چۆن سەرۆکی نیشتیمانی کوردستانی گەورەترین دەسەڵاتی ئەم هەرێمەتان بەدەستە بۆ قسە ناکەن بەچی ئازانم لێشتی نیشتیمانی کوردستانە وا دیارە قوربان خۆ بەچی ئازانی مانگە شەو لە سەرەجارە لە چ ڕوویەکەوە مەڵێکی نیشتیمانی کوردستانی جەناب بەرە قوربان سنتەرەکە سەربێچێت نیشتیمانی کوردستان تۆ کادری پێشکەوتویەکێتی باشتی پێ بڵم لای من ئەگەرێکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژەی گوێک لای من ئەگەرێکێتی نیشتیمانی کوردستان پشتیوانی سێریکە هەچ کەسێ لەم کوردستانەیە پرۆژەیەکی هەبێ بۆ ئەوەی دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێم کە بەڕێز کاک مەسعود بەرزانی قسە گرفتەکەمێ ئێمە لەسەر مەسعود بەرزانی قسە ناکەن لەسەر پرۆژەکە بەڵام ئەگەر هەچ کەسێک لەسەر پرۆژە وەڵام دەبێت زۆر باشە زۆر باشە مەجال مای بۆچی بەنیاز بووم لەگەڵ پەرلەمانتارێکی بستنەوەی گۆڕان نیقاش بکەم زۆر باشە نقاشێکی منطقی بەڵام ئەسڵەن کاکێم بەڕاستی نەمەزە چکە من دیمانەکانی ئەو بەڕێزە دەزانم نەمەنطقی بیر دەکاتەوە زۆر باشە زۆر جاندێکە تەنها نازانم سیاسەت ناسیۆنالیستی پارتیم پێ بڵێ و دوو جار لەم بەرنامەیاڵم بابم بە پارتی باش ناسیۆنالیست فاکتێکم پێ بڵێ یەک فاکتی قسەکانە منطقی نین قسەکانە کۆکەرەوە بۆیە قسەی منطقی بێ نقطە سەری دێرسی وانگەردی بە ئەمر تۆ دوو گەنجینەوەی ئەم وڵات باشە تۆ بۆ باش ئەوە من سیارەکەم دەکرد لە جیاتی تۆ فەرموو من پێویست نییە کەس من تەڵقین باکارچیان ئەم سیستەمە پرۆژەیەگەیە لە پەرلەمانی کوردستانە بزوتنەوەی گۆڕان تەقدیمی کروێچەی تەقدیمی کردووە هەردوو هێزەی ئیسلامیەکە تەقدیمیان کرۆ بۆ ئەوەی ئەمە بۆ ئەو پرۆژێنیە کە مەسعود بەرزانی ئێستا لە سەرۆکایەتی هەرێمە بۆ ئەوەیە کە سەرۆکی هەرێم لە داهاتووە عینە سینە هەچ کەسێکە ئەم سوڵتە ڕەهایی کە لە بەردەسیایەتی کۆی جومگە ئەم سیاسەکانی و کۆمەڵایەتەکانی وڵاتی لە بەردەسایە بیخاتە سەرسکە بیخاتە سیستەمێکی ئەمەکی ئەوەیە ئەم پرۆژە وەڵام دەوێت بۆ ئەمە قسەکەی ئێمە قسەکانە منطقینی بۆ قسەکانیەوە بۆ منطقینەوە قسانە زانی وتی ئاگەم کە بەسەری خۆ تا خۆت پاکەرەوە ئەو جوملەی پێوتی وەڵام من نەبوو بۆی لەبەرەوەی ئەوەندە پاچین لەوەی خۆمان دڵنیایە پیسەوەتە بەرامبەر خۆی دەزانێم ئەوی کە منطقە کاک حەمەنووری جان ئەوی کە قسەی لەسەر بکەین یەک لەشتە هەر ئەساسەکان کەمە باز لە بەدیلی سەرۆکی هەرێم دەکەین پرۆژەکانی گۆڕان کاکەوەسە خەریکی نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستانین خەریکە دەستورێک بۆ وڵاتە دادەنێن چۆن سەرۆک هەڵبژێرین ئایا سەرۆک ناو خەڵک بیان ناو پەرلەمان بێ من دەڵێم ئێوە تا قوبوڵە ئێوە تا قوبوڵە سەرۆکێک بێتن وەکو سەرۆک کۆمارەکە کاتێک دەچێتە سعودیا بۆ پرسەیەک سەرۆکی شارەوانی پێزواژی دەکا کاتێک سەرۆک کۆماری عێراق سەرۆکی کۆماری عێراق پێشوازی دەکات سەرۆکێکم ناوێت کارتۆن بێ من سەرۆکێکم دەوێ کاتێک بتوانانی ئەم تووشیان ڕازی بکە هێزی چەکدار بەناو خاچی ئەم سەرۆکەش جگە لە مەسعود بارزانی من ئەو ناڵم سەرۆکی بە هێز دیکتاتۆر دروستەکە شمولیان دیکتاتۆرێکی زۆر عێرە 24 دروستەکە ئەو پرۆژانی ئەو بەرگەوی یاسایانەی ئەو کارتێکردنی کە مەسعود بارزانی یەک شتی پێ بڵێ کە مافی بۆنی دیکتاتۆری باش ئەگەر مەسعود بارزانی ئەگەر مەسعود بەرزانی بۆ بێنەکی بەرامبەری وەڵامی پێنیە وەڵام سەرۆکی هەرێمە شتێکی کردی بێتن دژی بەلایەنە سیاسەکان باشە ئەوە کاک مەسعودە هەوڵی کاک مەسعودی ینی تۆ کاکە بۆسن ئێوە کادرەکانی پارتی بەڕاستی خەتە ینی خراپن بۆ ئەم پیاوە بۆ پیاوە ئەو نەتاوانبارەکەن کاکەیجا وەکو تۆ لەسەر دیکتاتۆریەتەکەین کات چاڵاگوانی مەدەنیم وەلا ئەما کاتیدا ئەندامی ئەم پارتە سیاسەمە کە بەڕسمی ئەندام نیە بەڵام دەنگدەریمە لەبەر ئەوەی کە
خاوەنی دەوڵەتی کوردیا ئەمە باشە باشە ئەمە ڕۆشن بیرێکە کاکە با قسە بکەم مەجای دەی فەرموودەی کاکە قسەکان منطقی باشە قسەک بکەکە لەگەر ئاستی بەرنامەکە بگوم جێ خەڵک باشە تۆ ئێستا بۆ بە منطقی قسە ناکەی وەڵام دەبێت منطق لە چیە منطق لەوەیە کە سەرۆکایەتی ماوەکەی بەسەر چووەخوا عاویزی بێخوای لەگەڵ پیاوێکی باش بوو پیاوێکی سەربەڕسەک بوو بۆم کوردستانە دوو خولی سەرۆکایەتی هەرێمی تەواو کردووە جارێک تیش بۆ بەجێری یاسا خوا عافیز تەواو کاکە پرۆژە بەدیل کاکە پێ بڵێ بەدیل کاکە جان بەدیلی کاک مەسعود چیە فەرمو پێم بڵێ لە ناو یەکێتی نیشتمانی کوردستان پێم بڵێ کاکە فەرمو پێم بڵێ کاکە تۆ وەڵام بدەوە ئەسا هەل ناو پارتیا خۆیان هەیە بەدیلەکە ئێمە بەدەیان ڕۆژەکانی ناو پارتی بۆچی تەسلیمی ناکەن لە چیە ترسیانی بۆ تەسلیمی ناکەن بۆ چێ گوتی تسلیمی کاک مەسعود دەمێنێتەوە باشە چێ گوتی باقسە لەسەر شەخص نەکەین ئێمە گوتی کاک مەسعود لە پۆستی سەرۆکی دەمێنێتەوە تو ناڵێ منطق پرۆژە هەیە بۆ ئەوەی پۆستی سەرۆکایەتی هەرێم کاگە من تا من خۆم لێو کاگە من تا من خۆم لێو تێناگەم چۆن میوانی بەرامبەر چی بکەم باشە تۆ هەموو جارێ باشە باشەیەکی تەکیدی بۆکەیتەوە پرسیارەکەم نوێ پێشەکەنی بۆ کاتە تۆ لەگەڵ ڕاکانیان قەنەعەت دەیەتەوە بۆی ڕووکێتەوە زۆر باشە فەرموو تۆڵی باشە باشە فەرموو وەڵامە قسەکان زۆر گلەی لە لیستەکەی خۆی کردە لە پەرلەمانی کوردستان تۆ مەڕوانەرە ئەوەی فلان کەس گلەیی کردو فلان کەس گلەیی کردوانیشەمە لە بەدرگایە فلان کەس گلەیی کردو فلانکە پرسیارەکەی منەوەیە بۆ ئەڵەی بەدیلی نییە ئەم سیاسەتی کە ئێستاە بێ بەدیل بەس نیزامی دیکتاتۆریە کاک مەسعودە قیادەی هەموو وڵاتانی هاوپەیمان دژی داعش دەکە بە عەمەلی ئێستا وەڵام دێتەوە بە باشە باشە ئەوە یەک فەرموو کاکی جیان ئێمە قسە با لەسەر سەرۆکایەتی شخصی مەسعود بەرزانی نەکەین باشە دەی لێ مۆزوعکە ئەمەیە ئەم پرۆژەیەکی بزوتنەوەی گۆڕان هەیەی یەکێتی هەیەی دو حیزبە ئیسلامیەکە هەیەی هەردووچیان بۆ ئەوەیە سەرۆکایەتی ئەم سەرۆکایەتی هەرێمەی کە ئێستا هەیە ئەو دەسەڵاتیان لە بەردەسایەتی دەسەڵاتەکانی بە شێوەیەک لە شێوەکان هەموار بکرێەوە بدێتە دەست سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەشێکی بدێت سەرۆکایەتی پەرلەمان خۆ قسەکە لەسەرەوەیە کە شخصی مەسعود بەرزانی چی کردەوە برام پەلەمەکە جا ئێمە ئەگەر مەسعود بەرزانی هەرچی کردبێ هەرچی نەکردبێ ئەوە ڕابردوویەکی پیاوێکی بەڕێزەخە باجێڕە با بڕۆ ئیلاخری بەڵام لە دوای ئەمە ئەگەر مەسعود بەرزانی نەبووتە دیکتاتۆر باوا بڵین لەبەر خاتری ئەوەی مەسعود بەرزانی پیاوەکە خەباتی کردووە خەباتێکی ڕێزێک بۆدانێ بەڵام چ گرنگتێکم پێڵی پەروەردەکەتە برای بەڕێزم من ئێستا دەڵێم کاگنی شێروان ئێستا دەڵێم کاکۆسەر ئەدەب زۆر ئەساسە لە ناو بەرنامە کاتێک من گەنجێکم نابێت نەبوو بە دیکتاتۆر نەڵم چ گرنگتێک مەیتێ دوای ئەوەی کە مەسعود بەرزانی هیچ کەسێک جێت نابێتە دیکتاتۆر بەو یاسا بۆ نشی دیکتاتۆر تەواو دەپرۆسەکەی تەواو بوو کاکە بەجووری یاسا تەواو بوو پێخێر پرۆژە یاساکە دەڵێ ئەو کاتە دەستور دەچێتە دانگدانەوە دوو خول سەرۆکی هەرێم سەرۆک بۆ یە خۆی بژێری سەرۆکی هەرێمی سەرۆکی هەرێم دەڵێنە ناو خەڵک هەڵدەبژێت لە دەستور خۆی وا تۆڵی تێدەگەن ناوڵەت هێناکە ئەگە تێبگاتن ئەو نقاشە ناکە ئەگە تێبگا هەردوێنەیە یەکگرتووی ئیسلامی کوردستان دەڵێمانەوەی مەسعود بەپی یاسا پێم بڵێ بۆی تۆ ناڵێ ئەوەی توانی ئاڵە بەپی مادەی دوو لە یاسای سەرۆکایەتی هەرێم بۆ خولی 4 ساڵەکان باشە لە 2013 بەپی مادەی ژمارە 92 ساڵی بۆ تازە کرایەوە کە کردی 10 ساڵ هەر لە هەمان یاسا ئەڵێ بە گوێرەی مادەی 90 جارێکتر بۆی نییە سەرۆکی هەرێم هەچ کەسێکە خۆی کاندید کاتەوە تاو دقی یاساییە پرۆژ خۆ من نیم ئەڵێ ئەو هەر لە هەمان کاتە بۆ درێژکردنەوەی بە گوێرەی ماسە بە گوێرەی هەمان مادە بە دقی بە گوێرەی هەمان مادە تێگەیلەوە لەبەر ئەو بووی نیە جا خۆی تەمە شتێک نییە من خۆم دام نابێ ئەو پرۆژە یاسا دایناوەکەیەتی و پارتی ئەو کاتە لەگە بزوتنەوەی گۆڕانەکە بزوتنی گۆڕان دژی بوو ئەو کاتە خۆیان مادەکەیان تەرجوان برای من خۆ شتێک نییە سەرۆکایەتی کردوتەوە بەڵێ لەکوێ داوای سەرۆکایەتی کردو کارستێکم پێ بڵێ باشە جانی من پێت دەڵێم من گەنجێکی ئەم وڵاتە من حەز دەکەم حەز بە پرسیارەتی دەکەم حەز بە ئەمنێتی قەومی ئەو وڵاتە دەکەم کە لە مەترسیدا ئێستا ئەو وەزعی کە لە هەرێمی کوردستان هەیە بە تایبەتی لە ڕەوشی کە 1050 کیلومترمان لەگەڵ داعش هەیە ئەمە سەرۆکی هەرێمە بە شخصی بە ئاسی دیبلۆماسی خۆی توانیوێتی 58 وڵات بهێنێتە سەخت بە هەموو شێوەیەک هاوکاری هەرێمی کوردستان بێ ئەمە سەرۆکی هەرێمە توانیوێتی جۆ بایدین پێی بڵێ لە تەمەنی من و تۆ تەمەنی سیاسی نەک تەمەنی ڕوعی خۆی کەکەی کۆچی دوای تەمەنی سیاسی ئەوە قسەی کاک دەربازە کە وەزیرێکی ئێوێ دەڵێتن من ئامادەم لە تەمەنی من و تۆ ئێمە دەوڵەتی کوردی ئەبینین بۆ معلوماتی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان 4 ساڵی تر سەرۆکی هەرێمی زۆر باشە ماوەی تۆ
وەڵامت هەبێ بۆ ئەمە سیستەمێکی باشە باشە کاک محەممەد ناو سنوورێکەوە وەڵامە پێ نیە وەڵام ئەمە پێش هەموو شتێمە سیستەمێکی دیکتاتۆری پێڕەویەکە ئەگە پارتی ئەو بڕایەوە بێ سیستەمێکی شمولیە پارتی دەبێتە حیزبێکی سەپێنەری دیکتاتۆر لەبەرەوەی ئەکێشێ مێزەکەی ئەڵێ ئەمە 4 دانە ساڵی تر دەکاتەوەی مۆدێرنەتی جوانتان داینە لە پەرلەمانی ئەوش دابێن کاتە هەموو سیاسەکان بەیەکێتی بە گۆڕان بە حیزبە ئیسلامیەکان ئەگە قبولی ئەمە بکەن ئەوە بەشێکن لەو سیستەمە شمولە دیکتاتۆری کە پارتی بەتەمای دابمەزێنێ لەبەرچی لەبەر ئەوەی بەیارمەتی خۆ تۆ ئەڵێ کێشە لێسەکەڵێ هەرخۆی ئەم موشەی هەرخۆیە کاکەجان ئەم شێرخۆیە لە ئەخلاقی سیاسی بوونی نییە سیستەمی ئەم وڵاتە سیستەمێکی تەوافقیە بە تاقتەنیا پارتیش ناتوانێت بەسی وەش کورسی حکومە دەڵۆشێتەوە ڕەشەیەکە لەبەرەوەی جانی من ئێستا چۆن هەڵ نابژێتەوە باش بدیل لۆ جور ئەدناکەن یەکە کەستی تۆ سەر پێ بڵێ من کاندیدی بستنەوەی ئەمڕۆ بەڕێز محەممەدی عادی محمود دەڵێ شەرمە بۆ بستنەوەی گۆڕان خاوەنی 24 کورسی پەرلەمانە تاوەکو ئێستا کاندیدی نەبێت لەم لایە بەم لە گۆڕان بۆ هەموو حیزبەکانەکە کاندیدی کاتیانێ بۆ پۆست سەرۆکاتی کاکە بۆ دەزانن لەوەیە دەزانی هۆکارەکەیتیە دەزانن لە ئێستادا ئەم وەزعە بجگە لە مەسعود بارزانانی بە هیچ کەسی بەڕێوە ناچێ ئەگەر کاک مەسعود نەبێ لە ئاسی دیبلۆماسی کە دڵنیاش بە لەوەی کە دڵنیاش بە لەوەی وڵای نازانێ زانی بۆ ڕێکەوتنیەگەی پێوتێ ڕێکەوتنی سایکسبیکۆ لە ساڵ 1970 من تەقم پێ خەڵک بڕیارێ ڕێکەوتنامێکی پێوتێ ڕێکەوتنامی سایکسبیکۆ ساڵ 1916 کراوە 2016 ساڵ کراوە 2016 کۆتایی پێ لە دوای 2016 پرۆسەیەکی کامل لە ڕۆژهڵاتی ناوازە گۆڕانکاریی بەسەرایە زۆر باشە ئەم گۆڕانکاریە زۆر سپاس باشە ئێستا بێتەوە بەسەرۆکی لەبەر گۆڕانکاریەکە ڕووەدا جا هەر کەسێک بێ لە شوێنی مەسعود بەرزانی لە شوێنی سەرۆکایەتی هەرێم هەچ کەسێک بێ تۆی گری سیستەمی سیاسی لە کوردستانە لە دوای 2016 گۆڕانکاری بەسەرایە بووە هەرچیەک وەرچێک نییە ئەو هەڵی گرن بۆ و کاتە ئەمە پێشنیەکی واقعیە ئێستا ئەو بەرهەمەی تۆ باسی دەکەی بەرهەمی ئەو بەدیلەیە کە لە چاخانە دێتەوە زیتەوە کورە قوربان خەبات و ماندیبوونی کاک مەسعود بۆی بەیاد دەکەی کە 2016 بۆ چەقەنەمان پێ بەیەک لە 2016 تۆچیەکەی هەر ئێوە نەبوون دەتان بود دەوڵەتی کوردی خەونی شاعیرانە هەر ئێوە نەبوون هەتا ئەوەکوی لەو چرکە ساتەش کاک مەسعود نەبایەت لەو شاری سلێمانە چی ڕوودا لە بینی خودی یەکێتی و بزوتنەوەی گۆڕانە چی ڕوو نادە لەم شارە ئەم پایتەختە ڕۆژی بێدان چی کرد بە ناوی دوو لایەنی سیاسی ئەو حیزبە کە پێوتێ بزوتنەوەی گۆڕان ئەو شێوازە سیاسەتەی لە هەولێرا جێبەجێ کردایە لە ماوەی 24 ساعتە هەچی کەسێ لێوە بووە یان ونتانەکریانەتان شەیتانەکە ئەمە واقعیەتە مێژوو دیارەش دیارە بڵێم ئەو بارزانی کە ناو بزوتنەوەی گۆڕاندا هەنوو کەسە قسەکەرەکان لە شاری هەولێرن ئەمە پایتەختە کاکە پایتەخت بەناو نیە جانی بۆی باسی ناوچەی بکەین برێ من ئەڵێم وەختی خۆی بەڕێز کاک مەسعود بەرزانی بۆ سەرۆکایەتی کۆماری عێراق ئەو یاسایی کە ئێستا پێڕەوانیە من لە زۆر باشە زۆر چاکە کام پرسیارە خۆت تۆ پێم بڵێ کاندیدی بۆ کاندیدێک نییە ئەرێ کەسێ بەرامبەر کاکە گریمان ئێوە شەڕی ناخۆ دروستەکەن کاکە شەڕی ناخۆ دروستەکەن ئێوە شەڕی ناخۆ دروستەکەن ناکە شەڕی ناخۆ یەک لەوانەیە بۆیە سەرۆکیێریان بۆی شەڕی ناخۆ دروست نەکە ئەگەنا بەیادایان ممچینە خودی پاتیش هەوڵی شەڕی ناخۆ بەڵام ئەوە کاک مەسعود ئاوەکەنیەتی پارتیایە شەڕ ناخۆ هەرگیز و هەرگیز ڕەوشەکەمان بینێ کاکە لە سلێمانی هەڵیان کوتا سەرلقی چوار لە دووەکە دوو گەستان کوشکاکە سێ چوار گەستان گرتەوە تێ گوڵبارە بکەین ئێوە تۆ بە پلان بێت و خەڵکی ئاژاوە جێر بێتن ئەوەی کا ناو قەوسە کاک نیشەوان بێت من دیسان پێ دەڵێمەوە گوناه دەگا تۆ گەنجێکی بۆ نییە باز لەوە بکەی بڵێ ئەگەر کاک مەسعود نەبێ شەڕ ڕوودەدا هەتا مەسعود بارزانی لەو ژارەدا قسەکەم خراپە بەڵێ زۆر خراپە خراپەکە لێکوێ تۆ خەڵکانت بدەی بەوەی کە بڵێ قسەکەم لێکوێ خراپە قوربان قسەیەک فرێت دێ شەقام تۆ قسەکانە منطقی نین سیاسی نین هیچ بەهایەکی تیادا نیە من قەناعەتی خۆم لە دەرەوەی بەناوە پێدان ئەڵێم هەرگیز پارتی هەردەم پارتیزانی بۆ شەڕی ناوخۆ ناکە زانی بە یەک مشەر جواب بدەمەوە زانی والله ئەم بەرنامەکە جوێ لێ ناگرێت دێم ناقەشتم جێب دەبن ئەم باوەڵامت دەمەوە زانی وەڵامی تۆ کاکە مشکلەی گوێ ناگرن جوێ بگرە برێ من هەرێکەوە بەسەر خۆ باخۆی پارتی کاک محەممەد بۆیە شەڕی ناوخۆ ناکە چووکە پارتی لە ئاشتیدا گەشە دەکا پارتی لە ئاشتیدا دەبێتە خاوەندەک هەر کاتێک پارتی شەڕی کرد بێ باشە ئێوە بۆ جوێ ناگرن جۆ بگرە
ئەوڵێ بە گوێ ناگرم دەگرم کە منطق بێ جێلەسانی منطق قسەی نەکردووە کورا کاکە من پێی دەڵێم بەدیلێک بۆ کاک مەسعود بوو لە ناو لایەنە سیاسەکە نییە وەڵام مەڕۆرە بۆ مەڕۆرە بۆ لۆزان دەی دکتۆر بەرهەم کاندید ناکەن کاکە ئێوە کە دکتۆر بەرهەمێکە بوو شایستە بوو بێ بەسەر کۆمار لە ناو خۆدا ئەوەندە کێشەدا دروست کرد بەسەر کۆمار تۆ لە هەڵای پێ دە تۆ زۆر چاکە دەی باش زۆر باشە وایە زۆر باشە کاژی بێلان قسەم باشە کاکە قسەم باش وەڵام بەرەوە زۆر باشە زۆر باشە کاکی جان مەڕۆرەوە بۆ مەڕۆ بۆ ئێستا برا بەڕێزم ئێمە قسە لەسەر شخصی مەسعود بەرزایی ناکەین تکایە ئەمە سێ جار پێ دەڵێمەوە ئەیتر بەوازی لێبێنی یعنی ئەگەر دەوێ باسی پیاوانەکەین باشە باش قسەکە لێرەیە پرۆژە یاسایەگەیە کە دەیانێت دەسەڵاتی سەرۆکایەتی هەرێم بکەنە دەسەڵاتێکی شمولی واتە بەو شێوەیە کە بکرێت هە سیستەمی سیاسی وڵات سیستەمیکی تەندروست و دیموکراس بێ بۆ ئاین دەبێ ڕەنگە ئەم ڕەنگە پرۆژە ئەگەر کاتێک وەڵام بەرە وەڵام بێگومان لەناو گەڵەوە باشە ئەم پرۆژە یاسا باشە من چونکە لەبەر ئەوەی ئەگەر ناو پەرلەمان هەڵبژێردرێ ئەوە 111 ئەندام پەرلەمان دەنجی پێنادا ئەوە 5 لایانی سیاسین واتە 5 سکرتێری و سەرۆکی حیزب و هەڵسوڕاوی گۆڕانن دەنگ بە قسەکەوە نییە باشە من کاندیدێ پەرلەمانتاری ئامادەنیمە نەک بە نوێنەری خۆی بزانم ئامادەنیمە غازیشی پێفرۆش لە بازاڕە ئەستن ئیشایستە نیە ناو پەرلەمان بێ کاکە ڕەنگە وەڵای نازانم برای بەڕێزم باشە با لەگەلەوە بێ قسەکە لەسەر ئەمەنیە قسەکە لەسەر ئەوەیە ئەم دەسەڵاتی کە سەرۆکایەتی هەرێم ڕێزمەکە تۆ برای من قسە بکەین ڕێزم یەک دقیقه کاکێمی تۆ باسی پرۆژەی یاسای گۆڕان دەکەی کە تەقدیمی کردووە یەکی تازە لە خێوەستاوە دەڵێ هەمیانە برامی یەگرتو و کۆمەڵ نەخێر ئەسڵەن یەگرتو ئەوە گۆڕان بوو زەربەی لە پەرلەمان هەڵبژێردێتە خۆ باشە دەیتەوە زۆر چاکە زۆر باشە وەڵام بکەم ئەم پرۆژە یاسایانە بۆ ئەوەیە کاکە گیان بۆیە کە من مردم کاک محەممەد گیان تۆش بمری ئەم کاکسیروانش هەمومانەبرین ئەم پرۆژە یاسایە بۆ بەیانی نیە بۆ کاک مەسعود هەمومانەبرین هەموو کادرە حیزبەکان پێیان وایە سەرۆک و سکرتێرەکانیان ئەمرن کاک سیروان تۆ قەنەعەتت بە مردن هەیە دیکاتە کاک مەسعودنی ژوە کاک مەسعودی ژوەکو هەمومان مرۆڤ حافیزی لە وڵات و نیشتیمانی عەلەیهی سەلام لە ژیان بۆ یوسف بۆ پێغەمبەر زۆر ئاساییە باش کاک مەسعود هەر ئێستا دای سکرتێرێک بۆ پارتی سەرۆک بۆ پارتی دیارە تۆ باسی قورئان مەکەی قورئانتان سووتان لە بارگاکان یەکگرتووە دەیتر بەسە ئەو مجاملە مەکە برێن ئەمە قسەی سەوێتر هەر ئێوە بوون باشە برام تۆ مەجال بەبراکەم با ئەمە نەچینەوە مناقەشێت تکایە ئەمە تۆ ئەگەر پەل داوێژی دەبی بەرپرسیارەتی من شتێکت پێ ئەڵێم بۆ دوای مردنی هەمومانە ڕەنگە کەسێک بێتە سەر حکوم هیچ حیزبێک لەمان احتیمالە پارتی هەر نەما بێ چێتی هەر نەما بێ بزوتنەوەی گۆڕان هەر نەما بێ احتیمالیە کەسێک بێ من و تو هەر نەیبین لەبەر بمرین بەڵام مۆزوعەکە ئەمەیە ئەم کەسایەتیەکەیەتە سەر ئەم دەسەڵاتە بەم پرۆژە بەم یاسایانەی کە ڕێکخراوە یانی 4 حیزب لەناو کوردستانە هەن من ناتوانم بەڕاستی تێگەیشتم قسانەتی دەکات تۆ خوێنەوارنی کاکە وەڵڵا خوێنەوارنی ئەگەر وابێ لە من تێنەگەی خوێنەوارنی بۆ تێناگەی کاکە لەم پرۆژە یاسایی سەرۆکایەتی دەبی وەکو تۆ دەست بەڕاستی نازانم چی بڵێم من کۆمەڵێک قسەی منطقیم لە ئامادە ئەوەی منطقی خەمە سەرسرم ئەوەی من ڕێز ڕێز دەبیر بۆ ڕێز دەبیر بۆ یعنی چی یعنی ئەوش ئەبێ من یعنی من ناڕم ئەو کاتێک کە قسەکە من تێنا کە من قسەکەم بە تەواوی بیر هۆش خۆم قسەکەم ئەزانم ئەڵێم چی و ئەزانم بۆ ئەڵێ ئەو نەخوێنەوار تێناگە لە ئەو کە بەم نەڵێ لێو تێنە کاتێ نەخوێنەواریان ئەبێم قسەی هاوڕێ پێویست ناکە بە منطقە قسە بکەین من ئەمە دوو جار لەگەڵ جەناب تا ئەڵێم تکایە باش زۆر چاکە زۆر باشە وەڵامە دەبێ بۆی وەڵامە دەبێ بۆ زۆر چاکە تاو کاگە من مافی تۆ ما فەرموو وەڵامی چی مەبێ بۆچی کاپسیاری کردو تا مەڵام هەوێ من قسەی خۆم دەکەم باش نابۆ سەوا من پرسیارە لێکم هەر ئەو نییە پرسیارکە وەڵامی شتێک دەری تۆ کابی بیستی هەشت چی ڕوو دەدا یعنی ئەم پۆستە تێپەڕە بێ ئێوە سنتەرێکی گەورەتانێ بۆ ڕاپرسی و بۆ پرسی سیاسی لە بەرامبەردا سەرۆکی ڕێکخراوێکە بۆ پرسی کۆمەڵاتی نازانم ئەم ڕێکخرا و سنتەرانەتان ڕاستی یاخود دیکۆری حیزبین ڕەنگە منیش ئەو پرسیارە بکەم زۆر باشە بەڵام پرسیارەکەی من ئەوەیە ئایا ئەگەر بیستیمان هەڵبژاردن نەکرا یاخود سازان نەکرا ئەم هەرێمە بەرەو چۆ زانی خۆشبەختانە عەقڵیەتی سیاسیەکانی ئاستی باڵا دەڵێم لە ئاستی لۆکاڵەکە ناڵێم لە ئاستی خەڵکە نەوەسەدەکەی زۆرەوەی دەرزانن ئەم قەیر ئەو وەزعی کە ئێستا هەرێمی کوردستان تێدا هەیە
دڵنیام لەوەی کە بیستی ئەوە ئەمڕۆ کۆمیسیۆن وەڵامی داوە کە هەڵبژاردن ناکرێت ئەمە یەک دووش دەبایە پەرلەمانی کوردستان خۆی ئاسی ئەقلەباڵەکانە پرۆژیان پێشکەش کردووە بۆ ئەوەی سەرۆک لە ناو پەرلەمانەوە دیاری کرێ لە ئاسی ئەقلەباڵەکانە پرۆژیان پێشکەش کردووە بۆ ئەوەی سەرۆک دەسەڵاتەکانی کەم کرێتەوە دوو جێگریە بێ خۆمە لە ئاسە لۆکاڵەکە ئاستا سادەکە پێشکەش وەکو پەرلەمان تەقدیم باڵاکەیە ئەمەی پێشکەش کردووە کەواتە هەموو ئاسەکان هەموو حیزبەکان کەوتونەتە لایەک و پارتی ئێستا لە لایەکە بەڵام وەڵامی ئەم پرسیارە هەڵگەرانێکی کورد دێنەوە بۆلاتە. دووبارە سڵاو کاک سیروان وەکو سەرۆشی ڕێکخراوی ئاسوودە بۆ پرسی سیاسی و ڕاپرسی سیاسی ڕێکخراوەکەتان ئێستا پارتی کەوتۆتە لایەکەوە هەموو هێزەکانی تریش لە لایەکی تر بەشێکی زۆری هێزەکان داوا دەکەن سیستەمی پەرلەمانی لە وڵاتەدا جێبەجێ بێ سەرۆک لە ناو پەرلەمانەوە دیاری کرێت دوو جێگری هەبێ سەرۆک دەسەڵاتەکانی بەم شێوەیە نەبێ تەنها پارتیە بەم شێوەیە سوورە لەسەری تا ئێستا وەکۆی دەرەکەوێت لە سوورەکەیە لا کاک بۆ ڕاستکەمەوە دوێنێ خودی سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووە لە پەرلەمانی کوردستانە پاڵپشتی خۆی بۆم دەڕوی کە پێویستە سازان بکرێ مادەم ئێمە لێژنێژی 21 کەسی پێکاتەوە کە ئێستا 20 کەسن سازان دەکەن لەسەر دەستور زیادەیە پرۆژەیەک بکەیت بۆ چونکە وڵاتانی ئیقلیمی ئامادەنین کاکە وەچیلمانەیە وەچیلی وڵاتانی ئیقلیمیمان لەو هەرێمە هەیە هەر سەرۆک بەرزانی دەبێ بێ واحد القهار بێ ئێوە تانە سەرۆکەکان واحد القهار بێ ئەزانی سیستەمی سیاسی لە وڵاتەیە سیستەمێکی دیکتاتۆرە شمولیە ئەم سیستەمە ئەمانیانەوە دەیانێت سەرۆک گراندایزەر بێ کاکە لەم وڵاتەیە ئەوە ناخوێ بە ئەدەب قسە بکە بەڕێک ئەدەب ئەوە شەڕ ناخۆکێ ها حوار نازانێ پەلامارە دەمانچەشی پێ کاچی من حوار وا نابێت گوێ لە من گرە تۆ گوێ تۆ هاتوویتە سەح لە بۆ پەلاماری خەڵک بێ ئەمە دەوێ ئەدێ پێی ئادوی دەشکانم لەگەڵاکی جانەکەم وەرە بە منطق قساکەی نەڵێ سەرۆکایەتێنە ماوەکەی تاو بە گوێرەی یاسا هەدە ساڵە سەرۆکی باخۆی کاندیدکە باشە ئەمە کاکە داوای کردو کە هەڵبژاردن بکرێت کاکە خۆ سەرۆکە لای سیاسەکان نینە بەرزانی باشە بۆی نەخۆی کاندیدکە تاو ئافەری مە ڕەشە بکەن ئەوە سیستەم من هەرە ناڵم پەروەردە دەکەم بە قوربان حیزبە ئیسلامی لەناو پەرلەمانی کوردستانە پێویستە بە زۆرینەی زۆری دەنگی پەرلەمانتار ئەم پرۆژەیاسیانە دەرپڕێن ئەگەر نا باجەکەی ئەوەیە کە دیکتاتۆری دروستەکە شمولیت دروستەکە دەبێت باچی ئەو قسە ئەو سنوورە دیکتاتۆریە دروستکە کاکە پێم وتی هیچ شتێک نییە لەم وڵاتەیە شت نییە هەدە پێم چی هەیە بەرەمی چییە مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمە نێچیڤان بەرزانی سەرۆکی هەرێمە مەسعود بەرزانی سەرۆکی پاراستنی ئاسایشی پاراستنی کوردستانە چی ماوە هەدە پێم چی جانەکەم ڕۆشنبیری چی ئەمە قسەی مسرور نەزانی جانەکەم کورە هەموو شتێکن کورە وەڵام پێ بڵم هەموو زۆر جار کاک مەسعود بەرزانی دەسەڵاتەکانی نێچیڤان بەرزانی بەکارێنی جانەکەم زۆر لەوە ئێمە لەوراتر کەوتین برای بەڕێزم لەبەرەوە باش ناندی منطق تێ بگەین من هاتووم قسەی فەلسەفیان ئەندێشتت بۆ ناکەم ئەزای من قسەی شەقامت بۆکەم پیاوێکم لەناو خەڵکام لەناو خەڵکە دەم کوڕێکی گوندیم ئەزانی خۆم بە کوڕێکی گوندی بە هەموو پێوەرەکان ئێوە ڕەنگە لە ساڵێکا دوومان لە کوردستانە بنوتاو برام بەس بە کاتی هەڵبژاردنیەتەوە جا ئەنجا قسەکەش لێرەیە خەڵچینە سەرۆکایەتێرێن بەڕێز کاک مەسعود بەرزانی ماوەی سەرۆکایەتی تەواو بووە تەواو ئەی خێنە سەر چاومان هەزارها بەدیلێ ئێوە ئەوەی بەدیل بێ ئەزانین بۆ خۆی نێ گۆڕان نێچێتی نارە خۆیان کاندیدکەن لەبەرەوەی پێیان وایە ئەم دوانە ئەترسن لە شەڕی ناوخۆ ئێوە و نیەتەکەتان زۆر واسعە گۆڕان یەکێتی بە دەرەجە یەکەم دوانە بەدیلیان هەیە بەدیلی زۆر باشیان هەیە بەڵام ئەمان لەبەر خاتری ئەوە خۆیان نابژێن زانن پێ مشکلە پارتی شەر نەخۆ دوو ئیدارەی جیاکات ئەمە عقلی سیاسی پارتیە ئەمە عقلەکەیەتی کە کە هەڕەشە لە منەکە ئەمە عقلەکەیەتی کاکەچ خۆ چی بکەن ینی ئەمە وازحە ئەوە کامێرەیە بینەر ئاگادارە پێی دەڵێن دوڕی منتەقی ئەو باش بەس دەخەم کاتیم بدەوە قسەشتەکە منتەقە واقعەتەوە لەبەر تێگەیشت ئەوە منتەق باشە کاکە باشە قسە بکەم قسە بکە فەرموو ئیدارە تەنزیلێکی لە پێشوی بێ بەرنامەکە کۆمەڵشتیان بۆ نووسی و قسە بکەوە بڵێ و بەشکم سبەی گۆڤارەکەشت هەندێک هاوکاری بکەن پێ گۆڤارەکانی پێش و ئیشتان دەکەن ڕۆژنامە باشە جانی من باشە جانی من کاک محەممەد پارتی زۆر کولانەوە
ئەم قسانەی تۆ کە ئیچێشی مێزەکەیاڵە تا 4 ساڵی تر تەسەورەکەم لە دوایان بەرنامەیە چی فێری ئەو چی فێرە مێزێدانی کردی چی فێری کردی وانانی میلە داوا کە پێت بڵێ میشتێک نییە ئەوانەی کە داوایان دەکرد بچنە دەسەڵات ئەمڕۆ دەسەڵاتن خۆیان نازان چیەکەن ئەوانی داوای بەس بزوتنەوەی گۆڕانە بەبەست گۆڕانەکەم لە بە پرۆژەیەکیە بۆ نانی خەڵک پرۆژەیەکی هەیە دەڵێ با کەس دیکتاتۆر نەبێ پرۆژەیەکی بۆ مەسعود بەرزانیە بۆ ئەگەر نا پرۆژەکانی مەسعود بەرزانی دێ بە نێچیڤان بەرزانی کە سەرۆکی حکومەتە بۆ ڕازینی دەسەڵاتەکانی کاک مەسعود دێ بە نێچیڤان بەرزانی جانەکە بۆ ڕازینی کاکە بۆ ڕازینی تو خۆلە چاخ ئەوەی شاخانیە کاکە برینمان هەیە برین خەڵک نان نییە بیخوا تۆ باسی سەرۆکایەتی هەرێم بۆ کاکە چی ئەرەوەڵا پێویست بەوە ناکەم وەڵام دەبێ بۆی فەرموو بێدەنگ بە بێدەنگ بۆ بێدەنگ کاکە من بێدەنگ نەچێت بۆ مافم لێ قسە بکەم مافنی هاوڕێ ئەوەندە مافیەکە مافی من پێشەڵ نەکەی لێنگرە با قسەکە بکەم ئەگەر ئەمنیش وەکو تۆ ئەستان من دەڵێ مافی تۆ شعوری من هەندێشت کە بیناکە پێم مەزمێشتم پێ ئەڵەی پێ دوای تۆ تۆمەت بۆ من دروستەکەی دڵی یەکێتیم ئەگەر یەکێتی ئاوا بەرنە کادرەکان یەکێتی دانێن بازی گەورایەن کورە کاکی گیان هەڵەکانیەوە زۆر گەورن بەدیل نیە تۆ لە مەری خۆهاتی پیاوەکی بێلایانی پیاوەکی دڵسۆزی حەزەکەم لە دڵسۆزی تۆ نیە باشە یەک دەقەواتیم گەن لە ڕۆی نیشتیمانیەوە بانەینە سەر باسی شخصیەوەمانە باشە خستیەوە ناو سنوورێت تۆ وەڵامە پێ نییە بۆی زۆر باشە وەڵامە نییە بۆی بەڕێز ئەم تەماشای واقعی هەرێمی کوردستان بکە ئێستا ئەمە کابنێکی بنکەفراوانمانەیە تەنها پارتی بەرپرسیار نییە هەر لایەنێکی سیاسیش کە گومان دەکە پارتی ڕەسە لە نامبڕینی خەڵکە خۆت باسی دەکەی پارتی ڕەسە لە کێشەی کارەبا بۆ نایە بە واقعی قسە بکە بۆ نایە لە کەناڵەکانی خۆیانەوە قسە بکەن بەڵام پارتی شانازی بێکم کوێ ئەم وەزارەتی کە تۆ باس دەکەی ئێستا هاوشانی سەرۆکی هەرێمی کوردستانە لە ئیمارات و لە کوێتە قوربان ئەو وەزیرێکە تۆ باسی مامۆستا سەلاحەدین بابەکەرە من با مانتی قسە بکەم لێ پێ دەڵێمەوە دووبارە بەسە کارەبا نییە ئەمە باسی سیستەمی سیاسەکەی نێ وڵاتەیە بزوتنەوەی گۆڕان سیستەمی پرۆژەیەکی بۆ هەمارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم ئەم یاسایە پێی دەوترێ با دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێم ناڵێ شەخصێکی جاریکراوە دەڵێ با هەموو بێتەوە بدرێتە دەست سەرۆکایەتی و جوانی وەزیران سەرۆکایەتی و جوانی وەزیران بەڕێز کاک نێچیروان بەرزانیە کاکە دەسەڵاتەکانی کاک مەسعود بدرێت دەست کاک نێچیروان ئەرێمە هیچی لە ناو پارتیشە حەزەکەی بنەماڵەی بەرزانی چی کرێن بەسەر بکەن بەسەرەوەی منی مەش کێشەمانی ئێمە باسی ئەڵێن ئەڵێن با یاسا سەرۆکی ئەرێمانزاران نەبوو دەستی جەناوی سەرۆکی هەرێمی کوردستانی بڵند دەکرد کە ئەمە شایستەیە بۆ هەر کارە ساتەکەی ئەی باشە ئەمە نەبوون ئەمە کاگری شەروان نییە خۆی بە یەک سارەوە بە ئەمر و ئەمان دەچی بەرەوە بۆ ئەمەرامی ئەو یاسایان ناگرن کە ئێوە خۆتان دەرتان گرتووە کێچێتی و گۆڕان لە ساڵی 2005 چێتی و گۆڕان پرۆژە یاساکەی سەرۆکاتیمان دەرەکردووە بۆ احترامی ناگرن کاکە پرۆژە یاساکە بۆ دوو خولە و دوو ساڵی وەڵام دەبێت کاک سیروان دەنگامەیشە وەڵامی من دیفاع لە پرۆژە یاساکانی خۆتانە ئەمە واقعیت بۆ دیفاعی ئەمە پەرلەمانی کوردستانە قسە پێنەما قسەمان پێ ئەمە پەرلەمانی کوردستانەکەەوە دەبا هەڵبژاردن بکە مەبەستم لە کۆمیسیۆن و کاتی کۆمیسیۆنی عراقی ئێستا کۆمیسیۆنی هەرێمی کوردستانە من دیسان دەڵێن بازە ڕابردوو ناکەن ئێستا منتیقە قسە ئێستا تۆپەکە لە گۆڕەپانی پەرلەمانی کوردستانە تۆپەکە لە کۆمیسیۆن دەڵێ من هەڵبژاردن پێ ناکرێ بەپێی قوانین سەرۆکی هەرێمی کوردستان دەبێت 6 ڕۆژ پێش ئەم وادەی هەڵبژاردن پێشێلی قانونی کردووە سەرۆکایەتی هەرێم پرۆژ نابێت وەڵام دەبێت ئەوە لە قانون نازانێت هەڵەیە سەرۆکایەتی قانون نازانێت بڕۆ پرسیارکە لە پەرلەمانتەر یاساییەکان سەرۆکایەتی هەرێم هەڵی کردووە ئەبووە ئەمەی کە داوای کردووە کە سەرۆکایەتی زۆر باشە کاکە مافی تۆ مافی تۆ ما وەڵامە دەبێت بۆی بێتە ئەو بۆ بێتاقەت بووی وەڵامە دەبێت پیاو نازان جارسی کە بەناو یاسا و بە هەموو ناوەکەم بەناو کە خۆی نازانی چی لە ڕۆژێک دەڵێ من بێلایەنم ئەخە با مەنتیق قسە وەڵام بەپێی مادەی سێ عیسبە ئیسلامیەکەکەم باشە پێت خۆشە وازعیان برای من بۆی تر یەکلای بیتەوە من دیفاع خەڵک مەکەن هەڵسڕاوی بزوتنەوەی گۆڕام و دەوید من مامۆستایزانکۆم کاکە ئێوە تاکی خەڵک چاواشە دەکەن واقع بن باشە من باتێت گەێنم مادەی سێ لە یاسای ژمارە 4 ساڵی 2004 دەرێ پەرلەمان بەرپرسی یەکەمە لە بەدوادواتن لەسەر کۆمیسیۆن دەبایە پەرلەمانی کوردستان کە سەرۆکەکەی بزوتنەوەی گۆڕانە ئەم بەدواداچن بۆ کۆمیسیۆنی بکرد باکەوە هەڵبژ ئامادەکاری بکەن بۆ کارمەندان
پارە پیا بکەم بۆ هەڵبژاردن ئەمان بەرپرسیەکەین سەرۆکی هەرێم بەرپرسیەکەم نییە سەرێکی هەرێم سەرقاڵی بەرەکانی ڕۆژێکی تەقدیمکرا بۆی سەرۆکی هەرێم ئیشی بکە لەم سەرۆکاتی هەرێم هەموار بکرێتەوە 2000 هەڵبژاردن بکرێت ئێوە لە ناو پەرلەمانی کوردستان هەڕەشاکەن دەڵێن تەوافقی هەڵەوەشەواتە حکومە دەڵەوەشن بە جۆری یاساژ ناتوان حکومە دەڵەوەشن چکاسی وەش کورسیانێ سوار حیزبەکە 50 زائیدێکیان ئێوە ناتوان حکومەتی وڵاتانی ئیقلیمی ناتانەوێت لەم وڵاتە دەستورە بێ ئەمە پارتیە لە ئەفتاوە داوای فیدرالیەت و سەربەخۆی دەکەن ئێوە هەتا دوێنێەوە هەموو لایەنەکان جگە لە پارتی دیموکراتی پێشێلەکەن بۆ یاسای خۆتان یاسەکەم ئەو یاسای کە دانرا بۆ کاک مەسعود بەرزانی باش کاکە جان ئێمە کاک مەسعود نێگۆ دەبم بە سەرۆکی هەرێم کاک مەسعود دەڵێ هەڵبژاردن بکرێ فەرمی بیکەن ئێمە مەنتەقین فەرق بکرێ نقطە سەری دێر باشە با بکرێ باشە بەڵام سیستەمی سەرۆکایەتی کرێ پەرلەمان باشە نەقاشە کاکە نەقاشە چی نیقاشی پەرلەمانە پەرلەمان بەڵام تو ئاگاو لە حیزبەکە و نییە ئەمڕۆ حیزبەکە تا کاندیدیمە بەڕێز کاک مەسعود بەرزانیە کاکە تۆ باسیەکەی تۆڵی خۆی کاندید ناکە ماگەی لەشت نییە ئاگام لێیە مەکتەبی سیاسەکە دوای تۆ براکەم هەر کەسێک کاک مەسعود خۆی کاندید ناکە نەشی وتێ خۆم کاندید یەک نای ئەو مەکتەب سیاسی برا بەڕێز پێم بڵێ قوربان مێ نارتی پەخشکرا کاکە پێم بڵێ کاکە جان وڵای دوای سیرێکی ناوی ناێنم چونکە لە ئێنارتی هەواڵەکان بڵای کرد دوێنێ هەواڵەکان دوو بەڕێز بێناویان یەک بەڕێز کاکە مینێزار و دوو دکتۆر کەمال بووە من متابعی هەموو دوو بەرنامەم کردیا هیچ کام لەم بەڕێزانە ئەم کەناڵی کێنێن لێدوانی وەرگێت لە ئەندامێکی مەکتەبی سیاسی حیزبەکەدان بۆی کەچی تۆ دوایی پێ بڵێن چۆن نایزانی کادری لێدوانی لێوەرگر وتی تاکاندید ئێمە بەڕێز کاک مەسعود بەرزانی بەڵام زۆر باشە وەڵامە دەبێت لە معلوماتی حیزبەکەی بێدەنگ دامەنیشە وەڵامە دەبێت پێش لە وچانی یەکەمە تۆ زاڵتر بووی بەسەرەوە ئێستا بۆچی وا بە بێدەمی وەڵامە دەبێت زۆر باش باشە دوایی لە سەر و سەرچاو وەڵام دەبێت بۆی خودی کاک مەسعود خودی کاک مەسعود کە دیسان دەڵێ من مافم نییە بەناوی پارتی قسە بکەم بەڵام خودی کاک مەسعود مافم نییە بەناوی پارتی قسە بکەم چکە هیچ پلە پۆستێک من ناو پارتی دیموکراتی کوردستانە نییە ئەوەش هەموو خەڵک شاید دەتوان بڕیار بدەنە سەرەوە بەڵام بیدایەتی بەرنامەکە وتی من دەنگ دەریم من دەنگدەرم و شانازیش دەکەم تا خاوەنی ئەم پەیڕە و ئەو ئامانزە بێ من بەڵێ هەتا ماوە دەنگی پێدەم ئەگەر خاوەنی ئەو ئامانزە نیشتیمانی بێت هاتو ئاگا لە معلوماتی حیزبەکەی یەکەوتم ئاگای لە معلوماتی حیزبەکەی ئەڵە کادرنی وەجنا خۆی کە پارتی خۆی باش زانێت کادر ئەوە ئێستا پەشمان بیت تۆ لە ڕاکە تۆ پێش کادر قەزانچی دەڵێ کاکە ڕاستە فەرموو وەڵای وتم دوایی تێگەل زانی منطقی قسە بکاکێ من زانی ئەمە من تۆ ناتین بۆ شتێک ئەمە نەوەی دو ڕۆژ ئەم وڵاتین ئەگەر بێ من تۆ پێم وتی نەسیحەتی من مەکە قسەی جەنابەت کە لەبەرەوەی تۆ پرۆژە قوربانت بووم کاکە من چەند بەرنامەی تۆم دیتوە تاوەکو ئێستا نازانی قسە بکەی بۆ سێری بەرنامەکان مەکەی کاگەر ئەخە دەمێ بزانم گەزی ئەم وڵاتین بۆ هەبەستە زمانە کە نەزانی قسە بکە خۆی کاکە من نازانم قسەکەم تەنا ئەو ناڵم یاساکە پێشێ لە پێشەی یاسامەکەن بەزم جنابی سەرۆکی هەرێمی کوردستان نەویتە خۆمە هەڵبژێرمەوە داوای لە پەرلەمانی کوردستان کردووە کە بەڵێ هەڵبژاردن بکرێ فەرموو ئەمە گۆڕەپان با هەموو سەرۆکی پارتە سیاسەکان خۆیان کاندید بکەن نەک دووبارە کۆمەڵێک خەڵک لەم وڵات وڵات بێنەوە بیکەن بە کاندید سەرۆکی هەرێم لە گوندێکیش دەنگێنن نەک بنە سەرۆکی دەبنە مختاری گوندێکیش کاکە گیان تۆ چی دەڵێ مش گرفتەکەمان لەوەیە ئێستا تەنانەت بۆ معلوماتیشت شتێکت با پێ بڵێم با من زانیارێک پێ بڵێم با من زانیارێک پێ بڵێم ڕێز کاک مەسعود بەرزانی مادی سەوچل کۆتایی پێهات نەوێت ناس دابڕاکەم بوو ئەتانەوێت لەم کاتی هەڵبژاردن بکرێتەنا سەرۆکێک دروستکەین سەرۆکێکی ئارەبی 24 عێراقی تەنا چوار پارێزگا سەوتی باتێ بوو ئەتانەوێت بوو ئەتانەوێت سەرۆکێک لەم چوار پارێزگای هەڵبژێردێک بە پێی یاساکە سەرۆک بەرزانی بۆ هەیە خۆی هەڵبژێرێتەوە بە پێی یاساکە دەڵێ لە یاساکەی سەرۆکاتی یاسای سەرۆکات دەڵێ کاک مەسعود لۆی هەیە سەرۆک دووزار لەناو خەڵکەوەیە واتە کاک مەسعود یەک جار خۆی وەڵامیان وەرنەگرتەوە چاوەڕێی وەڵامە بە پێی یاسا چاوەڕێی وەڵامی دووبارە توانێت بە پێی یاسا هەڵبژاردن نەکرا سازان نەکرا ئەم کوردستانە بەرەو چۆ وەڵام قیادەی سیاسی ئەوەندە عاقڵن هیچ بەڵام سیارەکەم قیادەی سیاسی تۆ من لەسەر گریمانی خراپ قسە ناکەم باشە زۆر باشە قیادەی سیاسی و پرۆژانیان پێشکەش کردووە کە ئەبێ سیستەم پەرلەمانی بێ باشە هەموو سەرکردەکان هەموو ڕەمزەکان هەموو ڕقەمیەکەمەکانی حیزب سیاسەکان لە کوردستاندا دەڵێن دەبێت سیستەم پەرلەمانی بێ کاک محەممەدجان هەموو لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان سەرۆک لای گەلەوە بێ بێگومان ئەگەر سەرۆک لای گەلەوە نەبێت سەرۆکێک بێتن من دیسان دەڵێمەوە ئەو مافە لە خەڵک دەسێنرێتەوە خەڵک مافی ئەوەی هەیە من پەرلەمان بۆ یاد دەنێم کە بتوانین ئیداری ئەم وڵاتەم لۆ بکە یاسای ئەم وڵاتەم لۆ دەرچێنێ بەڵام من سەرۆکێکم ناوێ کارتۆم بێ من سەرۆکم دەوێ کاتێک دەچێتە وڵاتێک فەرشی سووری بۆ ڕاخەن و هەیبەت و هەوەی ڕێز بێگومان ئەوە سەرۆکاتی کۆماری هەرێمی دەست خۆش بێ دەست بژ بەڵام ئەوە بزانە ئەو سەرۆکی بەهێزە هیتلەر سەرۆکێکی بەهێز بوو سەدام سەرکارڕۆی فەرشی سووریان بۆ ڕاخست
سەرۆکایەتی بەهێز دیکتاتۆر لە ساڵی 1970 وڵاتە لەم ڕۆژۆ دوکتاتۆری دروست کرد بەڵام کاک مسعود 10 ساڵە سەرۆکی شتێکم دێ بۆنێکم پێ بڵێت کە کاک مسعود کردارێکی ئەگەر کاک مسعود مەبەستی ئەوەی ئەگەر کاک مسعود ئەگەر کاک مسعود هەنگای بنای بۆ هەنگای بنای مەجالم ئێوە وا قورمیش کراوێن هەردەم دژی پارتی بن ئەم لایەنە سیاسیانەش دژی بنەماڵی بارزان بن ئەم لایەنە سیاسیانی بۆچی ئەو نانەی پێواخۆ ئەگەر ئێمە ئەزانی ئێوە لەسەر ئێماژین ئەزانی ئێوە لە خۆ دوژمن بۆ پارتی دروستەکەن ئەزانی ئێوە دوژمن بۆ بناڵی پارتی و پارتیش دروستەکەن من ڕقم لە بنەماڵی مەسعود بەرزایینی ئەسڵ پێم وایە پیاکی شۆڕەجێڕن بۆچی نان بە ئێمە واخۆی بەڵام دانانەکە بەڕاستی کاتێک مەڵێ تۆ نانەی پێوە تەناقوزە لە قسەکانت دیکتاتۆر دروست دیکتاتۆر نییە ئەو یاسایی کە سەرۆکایەتی هەرێم پێڕۆژتووە یاسایەکە شمولیان دیکتاتۆر دروستەکە هەر سەرۆکێک سیستەمێکی بەهێز لێ بەردەسا بێ دیکتاتۆر دروستەکە بەهێز دەماکە 10 ساڵە سەرۆکی هەرێمە یەکشتی بۆنی دیکتاتۆریم لە پێ بڵێ بەڵێ کردارێکی کردوی دیکتاتۆری یەکشت پێ بڵێ باش بەپێی یاسا مەسعود بەرزانی ماواکەی تاو بووە ئەگەر ئەم ئەوە تەواو بوو سازان بۆ بکری یاساکەی تاو بوو کاکە سازان بووە تەواو بووە حی على الصلاة حی على فلا تەواو بووە ئەرێ کاکە ئێوە چیتانەوێ کاکە تەواو ئێوە تا ڕۆژی قال و بەلا هەر سەرۆک بێ کاکە ئەمە نابێ لە دنیا ئێوەڵا نابێ خۆچی بکەم نابێت خۆ بێ نابێ براکەم ئێمە دۆست من نییە یاسایەکتان دەرکردو بەرسێکە وەختی خۆی وەختوی مامجللا کە سەرۆکایەتی کۆمار بوو پەلەمەکە لەگەڵ کاک مەسعود بەرزانی و کاک نیوشان مستەفا لە لیژنەیەکا پەلەمەکە کاکە لە لیژنەیەکا بوون باشە مامجلال هەمان ئەو سیستەمە سەرۆکایەتی نییە کە کاک مەسعود بەرزانی دەیان و دەبێ وا بە سیستەمێکی پەرلەمانی بێ بۆ ئەو کاتە پێتان وا بوو ڕەوایە بەڵام بۆ کوردستان ڕەوایە چۆکو مامجلال من قوربان پێ دەڵێم ئێستا ئەو قۆناغی هەرێمی کوردستان پێویستی بە سەرۆکێکی بەهێزە ئەوە سیناریۆ ئەرێ پێم مەجالم بۆ سیناریۆ ئەو بیرم کەوتەوە سێری کەن خەڵچینە لە مای ڕابردووە وەختی خۆی ئێمە کێشەمان لەگەڵ حکومەتی عێراقیانە بوو پارتی هاو کێشەی لەگەڵ حکومەتی عێراقیا دروست کرد لەگەڵ مالیکیە دوای مەسەلەی بودجە بڕاوتیانەوە یەکێتیە بودجەکەی بڕی دوای تەزەخومیان کرد بۆ بزوتنەوەی گۆڕان ئەنجا هاتن شنگالیان چۆڵ کرد شنگال چۆڵ کرا بۆ ئەو مۆزوع بۆی ئێستا قەیرانی دارایی و قەیرانی مانە بێت ئێستا سەرۆکایەتی هەرێم باری یاسایی ڕابگەێنێ کە مەسعود بەرزانی بێتەوە بە سەرۆکێرێ تێکەڵ نییە ئەمە وازە سیناریۆکی زۆر ڕێکەوە ئەو پیاوە هاتوتە بەرنمەیەک پێشوی بێتە بەرنامە لە پێشەش لایەن خەزم کراوە خەریکە تێکەڵ دەکات لە حکومەتی عراقی دێتەوێندە لەوێندە سۆکن گۆڕان شنگالتان چۆڵ نەکرد شنگالتان چۆڵ بۆ شنگارمان چۆ کرد هەزاران شنگارە ئەندامی سەکردایەتی پارتیە چۆڵکردنی شنگال سیناریۆ چێ بەڵێ کادناوی پێ ناڵە بەرەوەی کادرەکە تۆ هیچ کەسێک نالاسی ناو پارتیە دڵنیا بە خەمە درۆیەکە شاخدارە ئافرین داوا نازانین درۆ بکەی داوا لە سەقەی درۆیەکانیشت منتیقی کاکە لە سەقەیت باڵەوان خەمە شەرم بخۆیە بەخوا پێ دەڵێمەوە بەخوا من گە بمزاری باە توی نێدان زۆر باشە من زۆر باشە زۆر باشە زۆر ئەمە شایدی من لەگەڵ ئەندام پەرلەمانێک کاتوم نەک لەگەڵ باشە زۆر کەساتی من ئەوەی لەگەڵ کەساتی لەبەریان پیاوێکیم نیشتمانی کوڕە گوندیەکین ئێمە لێوە جیاواسنەوە ئێوە ماشڵا ڕۆژی لە وڵاتێکان بەپارەی ئێمە ڕۆژە لە وڵاتی بەریتانیا ئەڵمانیا فەڕەنسا خۆشبەختانە هەزازەکەم سەرۆکی لە تورکیای وڵاتی تری پێ نییە دە کوڕی فەقیریان وڵاتە نەشی توانێتە بچێتە دووەک گیانەکەم ئێوە ئەم ڕۆژە لە تورکیاوانن ئای بەم نەوسە قساکەی حەزەکەم بزانی بۆی جوانجار لەمان من کوڕێکم بەڵام نووسیکە ئەو برادرانی کەشتیان بۆ نووسی ئەوان تر بێک با منتیق بی منتیق ئەوە زانی چیە ئەوە هەمووی قسە هەڵاتەکانی توێک ئێستا نووسیمە جانەکەم ئەوانە ئەی چۆن پێ دوایە سەرۆکایەتیم ئەو وەڵامەکەی کاکە وازە مۆزوع ئەبێن خوای گەورە شایەدە قەڵەمەکەت لەدەستە بەزە هەڵێ کرد تاسە دوو خەتت بەس خەت خەتەوە چێت کردیا ئێجا بۆ قسە کاکە جیان ئێخا فەرمودا تۆ بەرە قسەی تۆ نووسی باشە چی بکەین یانی سمە چی بکەین تۆ کاکە جیان ئەتو دەڵێن من یاسەکەم بۆ بکەم مەڵم لەگەڵا کردی ئەمە دە قیاسا باشە ئاخر جملە باشە زۆر چاک ئاخر جملە بالای تۆ بێدێ ئاخر جملە ماوە نەماوەتەوە عقليتي سركردياتي سياسي كردستان أما ده عقلا معنوي كان مسؤول بكردر لا دود صار صار زور باشا زور باشا زور شاكا زور فاز زور فاز في ودارم ايو بريار بدن بشكل راسي لا كاميان بو